بەڵە خۆشەویستان وەکو پێشتر ئاماژەمان پێکرد لە تەوەری یەکەمدا باس لە شێرپەنجە دەکەین کە بێگومان ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەیە کە لە ساڵی 2020دا نزیکەی 20 میلیۆن توشبوو بە نەخۆشی شێرپەنجە هەبووە و ئەم ڕێژەیەش بەرز دەبێتەوە لە ساڵی 2024-2040دا ببورن بۆ 30 میلیۆن کەس وهروەها لە ساڵی 2020دا بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە نزیکەی 10 میلیۆن کەس مردوون و هەروەها ئەم ڕێژەیەش وەکو پێشبینی دەکرێت لە ساڵی 2040دا بەرز دەبێتەوە بۆ 16 میلیۆن کەس کە بێگومان ئەمانش ئامارێکی زۆر مەترسیدارن کە پێویستە گفتوگۆی لەسەر بکرێت و هەروەها هۆکارەکان کەم بکرێتەوە بەتایبەت هۆکارە ژینگەییەکان و هەروەها خواردن و هەروەها شێوازی ژیانیش کە بێگومان ئەمانە کاریگەری زۆری هەیە لە توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. لە تەوەرەدا میوانداری زۆر بەڕێز دکتۆر نەریمان فاتیح پزیشکی پسپۆری نەشتەرگەری مەمکمان کردووە بۆ ئەوەی زیاتر قسە و باس لەسەر نەخۆشی شێرپەنجە بکەین. زۆر بەخێر بێ دکتۆر. زۆر بەخێر کاک دکتۆر. زۆر سپاسان دەکەم. دکتۆر من دکتۆر نەریمان محەممەد عزیز فەتاحم. فاتحنی. یخوا بەخێر بێ سەر چاوانتان و بەینی باش لە بینەرانی شتە. زۆر سپاس. دکتۆر نەخۆشی شێرپەنجە چییە؟ مەبەست لە دیاریکردنی ڕۆژێک تایبەت بە نەخۆشی شێرپەنجە چییە؟ بەڵێ شێرپەنجە لە چەند جاری و چەند شوێن تریش باس کراوە بریتێ لەو خانانەی کە لە ڕێسا و یاسایی لەشا دەرەچن بە کورتەکەی ئەوەیە لە لەشی مرۆڤ یاسا و ڕێسا و قانونەیە بە گوێرە و قانونە هەر کەسە و هەر خانەیەک بۆی هەیە لە ماوەیەکە لەدایکە بێ و لە ماوەیەکە کۆتایی دێت بە گوێرەی ئەو نامانەی کە لە ناوکی خانەکانەوە بۆ خانەکانە چێ ئیش و کاری دیارکراوە چی بکات و چی نەکات و بۆ ماوەی چەندیش ئەژێت لە کاتێکە بەهۆی ڕوودانی هەندێک گۆڕانکاری لە ناو خانەکان بەهۆی هۆکاری دەرەچێوە ئەو نامانەی کە لە ناوکەوە بۆ خانە دێت بە خانە ئەڵێت تۆ دروست بوویت بەڵام کۆتاییت نییە بە ئارەزوی خۆت چۆنی لێ ئەخوڕی لێ بخڕە چەنە ژیت بژی ئەچی بۆکوێ بڕۆ کردداریشت نییە ئیش و کاری تۆ مەشەخۆریە لەسەر خانەکانی دەوروبەرتەژی و چی تەوێ بیکە لێرە تێر بووی تااقەت نەما هەڵسە بڕۆ بۆ شوێنیشتر بارکە ئیتر هەموو یاساکانی لەش تێکەدا و بە هیچ شێوەیە کۆنتترۆل ناکرێت ئەمە خانەی شێرپەنجەیە خانەیەکە نامۆیە ناڕێکە بێ ئیشە بەس کاری تێکدانە ئەگەر ئیشیش بکات ئیشەکان لە تێکدانە لە دروستکردن نییە. زۆر باشە کاک دکتۆر ئەوەی کە گرنگە بەلای خەڵکیەوە ینی زۆر جار ئەوەی کە لەم سەردەمە ئێستاژی ئەوانەی کە تۆزێک تەمەنیان هەیە هەمیشە بەردەم ئەو پرسیارە دروستە بێت باشە بۆچی لەم سەردەمی ئێستادا ئەم نەخۆشیە ئەوەندە بەربڵاوە لە سەردەمی باو باپیرانمان کەمتر بووە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ ئەمە زۆر هۆکاریە با ئەگەر شی بکەینەوە بە وردی ئەکرێتە دووسێ بەشی یەکەمیان کاتی کۆن کە باو باپیرانمان باسییان کردووە نە لێکۆڵینەوە هەبووە نە سنتەری لێکۆڵینەوە هەبووە نە ئامار هەبووە ینی ئەو ئامارانەی خاتون باسی کرد کوا لای ئێمە و ئامارانە ئێستاش ئەو ئامارانانی ئەو ئامارانش کە هەبوونە چەند پخت و خاوێن بوونە چەند خڵتەوەی تیا بووە لەبەرەوە ئامارمان نەبووە کۆن قسە لە زارەوە لە دەمەوە بۆ دەمێکی تر چووە ئەوە توش بۆ ئەوە توش نەبوو ئاوا بووە ئەو ئامارە لە کۆنان نەبووە ئەمە یەک دوو شەرم و خۆشاردنەوە و حیا لە مجتەمەعی کوردەواری بە تایبەتی مجتەمەعی ئێمەی مجتەمەعی ئیسلامیش بە شێوەیەکی گشتی زۆر باوە بە تایبەتی ئافرەت خۆی بشارێتەوە باسی شێرپەنجە نەکا وەکو عیبا وەکو تابوو هاتە بەرچاوی خەڵک لەبەرەوە ئەمە نەکراوە کۆن ئەمە دوو اینجا بەشی سێمیشیان کە زۆر گرنگە کاتی خۆی خەڵک چارەسەری نەویستووە ئێستا خەڵک چارەسەری هەوێ چابوونەوێ ئەزانی پێویستی پێیەتی ئێستا ئامار پیا بووە لەبەرەوە هەموو لەلایە گۆڕانکاری لە ژینگە ئەمە نییە ئاوا ئەخەین لەلایەکەوە ئەگەر ئێمە باسی بکەین ئێستا لە هۆکارەکان لێم بپرسن لە 5 هۆکاری سەرەکی شێرپەنجە 4 ژینگەیە اینجا ئەو ژینگەی کە باپیری جەنابتان و باپیری من تیاژیاوە ئەم ژینگەی ئەمڕۆ نەبووە
ئەم ڕاکە و نەنووسن و نەخەوتن و ئیشکردن و خواردنی پیس و ئاوی پیس و ژینگەی پیس و هەوای پیس و چیتەوێت چی هەیەکەن بە لوتمانە ئەو ژینگەی نەبوو ژیانێکی خۆشی پاکی هەوای سافی ئاوی پاشی زوو خەوتن و زوو هەستان و نیوە شەو نەمانەوە و دڵە ڕاوچی ئەو هەموو نەبووە ئەمە جیاوازیەکانە بۆیە کاتی خۆی نەبووە ئەوە شێ سوار هۆکارە زۆری ژماری دانیشتوانیش بۆ خۆشی هەر ڕۆڵێکی زۆری هەبوو لەوەی کە بەبراود بە پێشووتر دانیشتوان هەر لە زیاد بوونە جەنابە دەزانێت دانیشتوان بە ژێرەی ئامارەکان قەت کەم نابێتەوە تا ئەو لایە ژیان مابی مەسان ژیانی ڕۆژهەڵاتی مابی ئاماری دانیشتوان کەم نابێتەوە بەڵام ئەمە مانای وانە ئێمە کەم تەرخەمی بکەینە بەرەوەی ژمارە زۆرە ئەو ئایبەیە لە ئێمە هەیە زۆر شت بە شتیکەوە هەڵەواسین خۆمانی لێبێبەریەکەین دەبەر ئێمە بێن بەرپرسیارەتی ئەو شتانە وەرگین زۆر باشە لەوانێ لەناوان خزمان و دۆستان و هاوڕان و چەندین جۆری نەخۆشی شێرپەنجەمان بیست بێ بەڵام گرنگترین و بەربڵاوترین جۆرەکانی شێرپەنجە چین؟ بەڵێ خاتون تۆ باست کرد ئەو ئامارەی کە 20 میلیۆن کەس ساڵی پار توش بووە ڕاستەکەی وایە لە ئەمریکاش ساڵی پار 2 میلیۆن کەس تووشی بووە بە جۆرەی ئامارەکانی ئێمە جیهانی باسەکەین ئەکەینە ژن و پیاو لە پیاوە دەرەجەیەک پرۆستاتە دوایە سی بۆڕیەکانی هەناسەیە دوایەوەی قۆڵۆنە دوایتر ئەچیتە خوارەوە لە ئافرەتە شێرپەنجەی مەمکە شێرپەنجەی سی و بۆڕی هەناسەیە دوایی قۆڵۆنە و ئەو جەماعەتەیە ئەمانە بەرباوەکانن بڵاوەکانن ئەمانە زیاتر تەشخیصەکەن و لە وەشە چێ ئەگەر ئێمە ئەگەر تۆزێ لایەنگری بکەین ئەم شێرپەنجانە ئاسانتر دەستنیشان بکری بۆیە ئامارەکانیان ئەوەنە بەرزە ئەوان کە زیاتر تۆزێ قورسترات دەستنیشانکردنیە کاتۆ لە خانمانە بۆچی زیاتر کە باز لە شێرپەنجە کرێ شێرپەنجەی مەوەک زیاتر باسەکرێت لە خانمانە کە بەربڵاوترە ئەمەیان بەدەل لە ئامارکە ئاماژەت پێکەشتی دیکە هۆکاری دیکە هەیە بە شێوەیەکی گشتی ئەوەی باس دەکرێت ئەزانی چۆنە ئەو خانانەی مەسەن تۆ لە پیاویشە پرۆستاتە پرۆستات و مەمک ینی بە شێوەی کردار یەک سیفەتیان هەیە ئەمانە ئەوەنە بڵێ خانەکانیان خانەی سکریشنەوە و ئندۆکراین یعنی ئەوەکەن شت دروست ئەکەن هۆرمۆنینە شت لە ژێر کۆنتترۆلی هۆرمۆنان لە ژێر کۆنتترۆلی هۆرمۆنان بە تەسیری هۆرمۆن ئەو دوو بە تەسیری هۆرمۆن نەجولێنەوە گۆڕانکاری هۆرمۆنیش لەشە زۆر تەسیری لەسەر ئەو دووشتە هەیە زۆر تەسیری لەسەر گۆڕانکاری و گەشە و گەورەبوونی ئەو خانانە هەیە ئەو گۆڕانکاریە بەردەوامانە هۆکاری دروستبوونی شێرپەنجە لەوانەیە ینی گۆڕانکاری بەردەوام لە پرۆستات و لە هین هەیە لە مەمکە هەیە و گەر بزانین لە شوێنەکانی کەش هەیە کە ئیندۆکراینیان پێڵێن ڕژێنەکانیان پێڵێن ئەوانە زیاتر تووشی دێن خۆتەزانی شێرپەنجە لەوانەیە 4-5 نەوەبی سارکۆمایە کە لە شانە بەستەرەکانە کانسەرە کە لە شانە ئەتیادیەکانە و مۆخی خوێنە لیوکیمیا و لیمفۆما لە جیهازی لیمفاوی خوێنە و ئیتر خانەوەکانی تریش ئەوانە بە شێوەیەکی گشتی ئەوانن ئەمانە زۆر باوەکان لە ئیندۆکراینەکان لەوانەی خان ڕژێنەکان زۆر باشە هەرچەندە هەنێ نیشان هۆکاری شباسێک کە کاریگەری هەیە لەسەر توژبوون بە شێرپەنجە بەڵام گرنگترین هۆکارەکان چین کە بنە هۆی توژبوون بە شێرپەنجە ئەمە زۆر ئەو پێنج خاڵی وتم ئاو هەوا خاک خۆراک دەروون دەرونیش زۆر خەڵکەیە ئەو دەرونەی بەلاوە ناوە ئێمە لە کۆمەلگایەکە ژین ئەزانین دەردی دڵ و دەروون چییە ئەمە شێشی زۆر گەورەیە هەموو هۆکارەکان لەو پێنجە کۆبوونەتەوە یەکەم مەسەن ئێمە باسی ئاوەکەین ئاو سەرچاوی ژیانی و خۆشیە لە ئاوە هەموو نەخۆشیەکان ئاگوازرێتەوە وانە لە خواردنە نەخۆشیەکان ئەگوازێنەوە خواردنی کۆن و خواردنی قوت و معەلەب و کار لێکرا و دەستکاری کرا و ئەوانە دوورکردنەوە لە خواردنی فرێش و نوێ و پاک و خاوێنە ئەو شتانە ئەمە خۆراک
اینجا هەوا ئەو هەوایی کە ئێمە هەڵیەمژین هەوای لادێکی کوردستان لە دوور لە شاخێکا لەگەڵ هەوای ئەم شارە بەراورد بکە بێجگە لە جگەرە نەرگەلە دووکەڵی کارگەکان دووکەڵی سیارە بە هەزاران سیارە لە سەجادەیەکە سوڕێتەوە ئەمە باسی سێماکە ئەنجا خاک دایکە ئێمە ناڵێن خاک دایکە تۆ چی بدەیت ئەوتە داتەوە تۆ خاکت پڕ کردووە لە زبڵ و خۆڵ و خاشاک و پلاستیک و مادەی ئەسبستۆس و مادەی پیس هیچیت بداتەوە هەمیش نەخۆشی دەداتەوە دەرونی ئەو کەسانەی کە لە ژیانان مرتاحن دەرونیان مرتاحە زۆر بە کەمی تووشیش هەرموو نەخۆشیەک دێن دەرون هەموو دەردەکانی لەش هەڵەگرێت جەستە هەڵەگرێت اینجاوانن دەرونیان ئارامە ئۆقرەیە شەو زووە خەون بەیانی زووەڵەسن دڵیان خۆشە دڵە ڕاوچیان نییە مشکلی ئەویان نییە بەیانی چی بۆ مناڵەکەی حازرکە چی لەبەری مناڵەکەی بکە بۆ کوێ ڕابکە خواردنی چی حازر بکە لە ئیشا چی دەسەکەوێ لەگەڵ مدیرەکەی چۆنە لە ئیشەکەی لەگەڵ هاوکارەکەی لە ئیشا چۆن بەڕێوەیە بات ئەچێتە ماڵەوە بەچە نەگاتە ماڵەوە اینجا شەو خەفەرە لە شوێنێکە تا بەیانی نەخەوتووە ئەوانە نازم من بە تەجربەی خۆشم باسەکەم ئێوەش پشتوانەی بیستبیتان ئەو کەسانەیەڵی دوای ئەوەی باوکم ئەمری خوای کرد زۆر من تێک چوون دوایەوە ئەو گرێم دێ دروست بووە من شتانم زۆر بیستوە زۆریش من باوەڕی من دەروون زۆر کاریگەری هێلۆیە زۆر باشە قۆناغەکانی نەخۆشی شێرپەنجە چەند قۆناغەوە مەترسیدارترین قۆناغیان کامەیە بە جۆرەی جۆرەکانی شێرپەنجەیە جۆرەکانی ژێرپەنجە ئەوەی کە ئێمە ئەیزانین لە هەندێک شوێنە خانەی پێش شێرپەنجەی هەیە ئەمە بە سفر حسابەکرێ وەکو لە مامکات DCIS پێڵێن پێش شێرپەنجە حسابەکرێت بە سفرە دوایەوە 1 و 2 و 3 و 4 هەیە یەک لە شوێنی خۆیەتی بە شێوەیەکی گشتی 2 جیهازی لیمفاوی نزیکی خۆی تووشی بووە 3 بە شێوەیەکی زۆرتر جیهازی لیمفاویەکە توش بووە هەنگاوی سەرتر 4 بەداخەوە لە شا بڵاوبووتەوە ئەو بە شێوەیەکی گشتی قۆناغەکانە بەڵام خوشتی بەڕێزم بە شتێ باسکەین شێرپەنجە مشکلەکەی لەوە دەرچووە بەس قۆناغ بێت شێرپەنجە مشکلەکەیمان لە ئێستا لێرە لە گرێدا یعنی دەرەجە کەشی هەیە مەسەن کە بازەکرێ دەرجەکەی چەند دەرجەیەکە 2 3 گرێت دەرەجە جیایە لەگەڵ قۆناغ اینجا لەسەر سیفاتی بایۆلۆجی ئەوەرەمە مەسەن سیفاتی بایۆلۆجی زۆر جار جۆری چارەسەرکەمان پێگۆڕی مەسەن لە مەم کە ئێمە باسی بکەین مەسەن دێن ئێجا ئەوەیە ER و PR و هێرت و KI67 و مارکەرەکانی تر هەموو حیسابەکەین هەمووی بەیەکەوە دانین اینجا ئەتوانین چارەسەری بۆ دانین قۆناغ ئەوە سەردەمانێک بوو کە WHO حکمیە کرد ئەم سیستەمە هەبوو بەڵام ئێستا زانکان لەوە ئینگلیزە لە بیۆندات لە پشتی ئەوەشتی کەیان بدۆزیوەتەوە ئەوانی شکاری گەریان هەیە کاک زۆر بۆ دیاریکردنی ئەم جۆرە نەخۆشی تا چەند گرنگە ناوەناو کەسێکەکە تەندروستیشی زۆر باش بێ پشکنین بکات بۆ ئەو پشکنیانە چین کە دەری بخات بۆ کەسی شێرپەنجە هەیە لە بوارە جیاوازەکانی جەستەیدا هەر ئیزافە بۆ پرسیاری هاوکارم هیچ نەخۆشیەک هیچ جۆرێکی شێرپەنجە هەیە کە بتوانرێت پێش ئەوەی دروست بێ بە پشکنین دیاری بکرێت باشە ئەگەر سەیری ناونیشانی ئەم ساڵی ڕۆژی شێرپەنجەی جیهانی ناوەکەی بریتیە لە کەمکردنەوەی کەم و کۆڕیەکانی گاپس یعنی بۆشاییەکانی گرنگی پێدان بە شێرپەنجە ناونیشانی ئەوەیە کەمکردنەوەی کەم و کوڕی و بۆشاییەکانی گرنگیدان و احتیمامدان بە شێرپەنجە هی ئەم ساڵ ئەوەیە اینجا بێگومان لە جیهاندا نەخۆشیە هەلای خۆتۆ بکێشنی اینجا بگەڕێنەوە سەر پرسیارەکەم
دروشمی ئەم ساڵیان ئەو بۆ شێوازەیە بەو شێوازەیە کەمکردنەوەی کەم و کۆڕی و کەلەن و کەلەبەرەکان چۆنە ئێمە سێ هەنگاومان هەیە لەگەڵ شێرپەنجە تەعاملەکەی ئێوەش بم باشترزان یەکەم هەوڵدان بۆ قەدەغەکردنی نەبێت ڕوونەدا باشترە ئەگەر ڕوشیدا لە دەرگاوە بیگرین نەوەک هات بێتە ناو ماڵەکە وایە کاک تۆ قەدەغەکردنی مرۆڤەکە خۆیەتی قەدەغی ئەکا لە خۆی وانە نەهێڵین قەدەغەکردن مەسەڵەن ژیانی تەندروستە ئەگەر توێ وردەکاری ئەوشت بۆ باس دووەم نەهێڵین لە دەرگا بێتە ژوورەوە لە دەرگاوە لە دەرگا کاتە ژوورە هەر لەوێ بیگرین و وەکو مەڕی قوربانی بدەین بە عەرزار سەری بڕین سێمیان ئەگەر هاتە ژوورەوە چی بۆ بکەین باشترین عیلاج بۆ ئەمە چییە ئەمە کارکردن لەسەر ئەو سێ بەشەیە قەدەغەکردن چییە دوو بەش بەشێکی بەسیت دوورکەوتنەوە لە خراپەکان نزیک بوونەوە لە باشەکان وەرزشە و خواردنی نوێ و ئاو هەوای پاکە و ژیانی تەندروستە و ئەو شتانەی کە بە باشە زانرێ خراپەکان نەخەوتن و جگەرە کێشان و مادە کحولیەکان و ئاو هەوا و ژینگە دەستکاری کراوەکان چاکردنەوەیان و ئیتر ئەو شتانەی کە خراپن ئێمە لێی دوورکەوینەوە ئەوە قەدەغەکردنەکەیە لەسەر ئاستی تاکە جەنابەت وتت ئەو شتان بکە لەسەر ئاستی کۆمەڵگایە و لەسەر ئاستی حکوومەتەکانیشە بۆ چاکردنی ژینگە یعنی لەسەر هەر سێلاوە ئیشەکان ئەگەریش جەنابەت هەر لە پرسیارەکەی جەنابەت دەستنیشانکردنی سەرەتایی خۆپشکنین ئێمە هەندێک شتەیە لە کۆمەلگا ناتوانین دەستکاری با ئاسانی دەستکاری ناکرێت لێرە لەبەر نەبوونی ئیمکانیاتۆ شتانە و هەندێک جایش لەبەر تێگەیشتنی کۆمەلگا ئەوەنە ئاسانیە بۆ خۆپشکنی سەرەتایی ئەبێ زیاتر وشیار بکرێتەوە اینجا هەنگاوی دۆمانەوەیە پشکنینی سەرەتا ئێمە دایمە هاوارەکەی خەڵچینە پشکنین بۆ خۆتان بکەن لە ماڵەوە بزان ئەگەر شتێ پشکنی نەکرێت لە ماڵەوە بیکەن تەکلیفی نییە پارەی تێناسی پەیوەندی بە هەبوونی و نەبوونی و هەژاری و دەڵمەندیوە نییە ئەتوانی خۆت پشکنینەکەت بۆ خۆت بکەیت کە پشکنینەکەت کرد شتێکت دۆزیەوە سەردانی دکتۆری تایبەتمەند بکە ینی بڕۆ لای کەسێ نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب ئاوا بڕۆ لای ئەوەنەوە بچیت لای کەسێک کە بتبینێ اینجا لە سەر کۆمەلگا ئەو فەحسانە هەیە جەنابتان وتان مەسەن فەحسی خوێنە مەسەن لە پرۆستاتا PSA بۆی ئەکرێ لە هەندێک نەخۆشیەکانی خوێنە و کۆمپلیت بوو لەکچەر و نازام چیچی دیفرێنشیەل کاونت و شتانە لە شێرپەنجەی مەمکا سۆنەر و ئەشیعە و ئەو شتانەیە لە هەر شوێنێکە لە قۆڕۆنا کیتی ئەوەیە ناویچە بۆ پشکنینی خوێنە لە پیسایی و ئەو شتانە ئیتر هەشتە و نەوعاک لە پشکنینی هەیە ئەو پشکنیانە بکرێت پشکنینەکانیش بە جۆرەی چەندی توشببووی ئەو شێرپەنجەیە لە عیلەکە هەیە بە جۆرەی ئەوە ساڵەکانی دیارەکرێت 5 ساڵ جارێکە 2 ساڵ جارێکە ساڵی جارێکە هەرێک و ڕێسای باسای خۆی هەیە زۆر باشە دکتۆر باسی هۆکارەکانیش و پشکنینەکانیشمان کرد ئەی نیشانەکان چین لە کەسێکدا کاتێک تووشی نەخۆشی شێرپەنجە بێت چۆن هەستی پێ بکات خوش بەڕێزم ئەزای نیشانەکانە چ هەر سیستەمە و بە ناوی خۆیەوە هەر شێرپەنجەیەک بە ناوی خۆیەوە مەسەلەن بڵێ کۆندامی هەناسە مەسەلەن بۆ نمونە بوونی کۆکەی بەردەوام و هەناسە تەنگی و دوو لە ڕووی خەڵکە بەڵغەم و خوێن لە بەڵغەم و ئەو شتانە مەسەلەوە هەناسەیە بوونی ئێش لە گەدە و ئازاری گەدە و ڕشانەوەی خوێن و یان گۆڕانی ڕەنجی پیسایی مەسەلەن لەوانەیە پەیوەندی بە شێرپەنجەی گەدەوە هەبێ لە مەمکا بوونی گرێ و بوو تێکچوونی شکل و شێوە و حەجم و چوونە ژوورەوەی گۆیمە و هەرێک و بە جۆرێکە بەڵام بە شێوەیەکی گشتی پرسیارەکەت زۆر لە منطقیکەوە بۆی بینەوە کەمبوونەوەی وەزن دابەزینی کێشت بێتاقەتی بێهێزی لاوازی کەم خوێنی ئەوانە لە هەموو شێرپەنجەکانە هەنا ئەمە وەکو شێوەیەکی گشتی ئەتوانی وەریگرین ئەوانی کەش هەر سیستەمە و بە حسابی خۆی کاک دکتۆر سەبارەت بە خانمان پرسیش ئاماژەمان پێکرد نیشانی ئەوان چی لە شێرپەنجەی مەمکا کە زۆرێک
خانم لی ئەترسێمیشۆ بەردەوام حەزەریەکات و بەڕێزیشتان پسپۆرن لەو بواری خۆتانە هیچ نیشانەیەکێ هیچ ئازارێکەیە کە ئەم شێرپەنجەی لەوانە بە دەربکەوێت لە سەرەتایە چۆن جێبکاتۆ لەگەڵ نەخۆشیەکی دیکە یاخود گرەیەکی بچووکی دیکە بڵێ بە شێوەیەکی گشتی ئێمە بۆ باسی پشکنینمان کە پشکنی پێشوەختە لەبەرەوەی ئەگەر لە گرەیەکی بچووکە ئێمە لە سیستمێکی لە وڵاتانی پێشکەوتووە سیستمی برست سکرینینگ پرۆگرامی پێڵێن برست چێکی پێڵێن پشکنینی پێشوەختەی بۆکەین ئەوەی لە تەمەنی 40 ساڵی بەرەو سەرەوەیە 2 ساڵ جارێ مەمۆگرامی بۆکەن مەمۆگرامەکە 2 ڤیوە 2 لە تەنیشتەوە و لەسەرەوە بۆ خوارەوە لە هەمان کاتشە 2 دکتۆر ئەی خوێنێتەوە بۆ ئەوەی بزان شتێکی هەیە یان نییە ئەمە خەوتووە ئەمە شێرپەنجەیەکی خەوتووە تازە دەستی پێکردووە سکرینینگ سەدا هەفتای ئەتوانن لە وڵاتی پێشکەوتوو بەو شێوەیە شێرپەنجەی مەمک دەستنیشان بکەن یعنی بزانە سەدا هەفتای نەخۆشیەکە لەوان لەوێ بێت اینجا بەشێکی کە هەیە لە عائلەکەیان شێرپەنجایە ئەوەی لە عائلەکەی شێرپەنجایە ئەوە وتوریایە ئەچی سۆنەرەکە ئاشێ ئەشعاکە چێ بە دوایە گەڕێ خۆی فەحس بۆ خۆیەکە ئەبینی چی نیشانە ئەبینیتەوە لە گۆی مەم کۆ دەست پێ بکەین چوونە ژوورەوەی نوێی گۆی مەمک کۆن ناگە لە مناڵی وە هەیەی لە تەمەنی باڵغبوونەوە نوێ ئێستا خوێن هاتن بە شێوەیەکی زۆر اینجا بوونی گرێ لە مەمکە هەست بە گرێگرێکی ناڕێکی ناپوختی ڕقە اینجا چرچلۆچی لە پێستی مەمکە اینجا زلبوون و گەورەبوونی مەمک بە بێسەبەب یاخود زۆر چرچبوون و لاوازبوونی مەمک گۆڕانی شکل و شێوەی حەجمی مەمک ڕەنگی مەمک ئەوانە لەوانە هەموو نیشانەی شێرپەنجە بن اینجا بوونی گرێ لە ژێرباڵ ئەوەش لەوانە نیشانەی شێرپەنجە بێت ئەوان کەش لە کاتی بڵاوبوونەوە شتێکی بۆ هەموو شێرپەنجەکانە بێت ئەوەی گرنگە بە نسبەت ئێمەوە ڕێژەی توشبوونی شێرپەنجەی ئافرەتان لا ئێمە لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکی کەمترە لەوێ ئەگەر 1 لە 8 لە مەسان لە وڵات وەکو ئەمریکا لە ئەوروپا 1 لە 12 بۆ تا تەمەنی 80 ساڵی لە ئافرەت لا ئێمە لەوانە 1 لە 15 1 لە 7 ئەو ناوە بێت لەبەرەوە ئێمە بە خەڵکەڵین ئەگەر دەکەس خۆی پشکنی ئەمڕۆ هەر دەکەسی هەستیان بە گرێ کرد لە مەمکیانە لەو دەیە نۆیان گرێی بێزەرەرە هۆکار چیە بوونی گرێ ڕیشاڵیە بوونی کیسەیە یاخود نەزانینی خۆپشکنینە ئافرەت نازانی چۆن خۆی پشکنینە ئەوانە یعنی من ئەگەر لە دەنەخۆشە گریان هەبێ بیان بینم نوێیان خاوێن دەرەچی یەکیان لەوانەیە شێرپەنجە دەرچێت بەرەوە شێرپەنجە ئەمڕۆ ئەو نەخۆشیە مەترسیدارە و ترسناکە نییە زوو دەستنیشان بکەیت زوو چارەسەرەکرێ و زۆر باشیش چارەسەرەکرێت زۆر باشە چارەسەرەکان بە شێوەیەکی گشتی بۆ هەموو جۆرەکانی شێرپەنجەوە کویەکە یاخود جیاوازە نا زۆر جیاوازە بە شێوەیەکی گشتی تاوەکو ئێستا بێزگە لە نەخۆشیەکانی شێرپەنجەی خوێن ئەوانی لە خوێنە ڕۆدەن بە شێوەیەکی گشتی هێشتا هەر نەشتەرگەری ڕۆلی ئەساسی ڕۆلی یەکەمی هەیە ئەوانی کەی لێ دەرکە ئەوانی خوێن ئەوانە شێرپەنجە ئیتر نەشتەرگەریش جۆرا و جۆری هەر شوێنە و بە جۆرەی شوێنی خۆی اینجا لە زۆربەیان موادی کیمیاوی سوودی هەیە اینجا تیشک سوودی هەیە اینجا بێزگەلەوە عیلاجی هۆرمۆنی و دژەتەنەکان و هۆرمۆنەکانی کەش دەرمانەکانی کە ئێستا دەرمانەکان زۆر گۆڕاو زۆر پێشکەوتون ئیمەودایەکی زۆر فراوانیان هەیە ینی چارەسەر زۆر ئاسانترە لە جارانەوە ئێستا هەتمە کات دکتۆر لە کۆتاییدا گرنگترین ڕێنمایەک چیە کە خەڵکی ئاگاداری بێت وەکو پزیشکێکی پسپۆر لەو بوارەدا گرنگترین شتێک چیە کە هەمومان ئاگاداری بین کە ئینشاءڵڵا کەمترین تووشی ئەم جۆرە نەخۆشیانە ببین لە سەر ئاستی کۆمەلگا پاراستنی ژینگە گرنگیدان بە ژینگە برای بەڕێزم کە چیتە دەرەوە تەنەکە خۆڵ کیسەیە خۆڵ بڵە خۆڵەکەت کۆکەوە لە شوێنێکا دوایە دایبنیە ئەو ژینگەیە پیسمەکە ئەو ژینگەیە وەکو دایک وایە ئەبێ بیپارێزی ئەوە گرنگترین خاڵە لای منەوە
تکایە ژینگە پارێزم پیسی مەکەن چکە ئەو ژینگەیە ئەو پیسەی تۆی دەیتی ئەگەڕێنتەوە بۆ تۆ بە نەخۆشی. دووەمیش شێرپەنجە چیتر ئەو نەخۆشیە نییە ڕێگابی بۆ مردن، بەڵکو ڕێگایە بۆ هەستکردن بە ژیان و ژیانەوە و قەت هیچ کەسێ ئەگەر زوو شێرپەنجەی دەستنیشان کرا زۆر قورسە ئەو شێرپەنجەیە ببیتە بکوژی ئەو شەخصە. زۆر باشە، زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر نەریمان محەممەد پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری مەمەکە خوا بەخێر بێن. بەڕێژی زۆر سپاس.